خوێندکارانی دەرچووی بەشە کشت و کاڵەکان بەگشتی زانکۆ و پەیمانگاکان چاوەڕوانی دامەزراندنن یاخۆ چوونە سەر کارن پولێکی شیاندنیان بۆ کراوەتەوە بۆی ڕابهێنرێن بابزانینم خولە شیاندنە چییە ئەو دامەزراندنی کە بەڵێنیان پێدرا بۆ ئەو دامەزراندنە چییە دامەزراندنی فەرمی حکوومەتە یاخود لە کەرتی تایبەتە بە شێوەیەکی گشتی قسە لەسەر ئەو خولاکین و شمولی کێکاوە ئەو کەسانی بەشدارە بن کێن ئەم بابەتە گفتگۆکەین ئەو بابەتە بێگومان گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک جوتیار خالید کە بەڕێزیان جێگیری بەڕێوبەری کشت و کاڵی سلێمانی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە وەکو دەزانین بەڵێن بە خوێندکارەکاندا درابوو کە دائەمەزرێن ئەم دامەزراندنە هەندێک کە زوات تێگەشتن کە دامەزراندنی گشتیە بابزانین ئەم دامەزراندنە لە کەرتی گشتیە لە حکوومەتە یاخۆت دامەزراندنە لە کەرتی تایبەت و ئەم خوێندکارانە ڕاهێنرێن بۆی کە لە کەرتی تایبەتدا کار بکەن کاک جوتیار سڵاو لێ بە زۆر بەخێر بێ بەخێر بێ سەرچاو کاک جوتیارەگەر پێمان بڵێ ئەو خولە چییە و خولانە چییە چەند تێدا بەشدارە بن بەڵێ بانیتان باش بانی باش بەیانی بینەرانی کورسات نیوز باش ئاشکرایە کە لە ساڵی 2013 بەهۆی هاتنی قەیرانی دارایی ئەوانەی حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانی کە دەرچوانی کۆلێج و پەیمانگە ئامادەیەکان هەریکاریان بە دروستکات و دام مەزنە دام دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو وەکو بە پرسیارەتێکی بڵین پیشەیی خۆی پرۆژه یاسای ژمارە 20 ساڵی 2020 پێشکەشی پەرلەمانی کوردستان کرد بە هیوای ئەوەی کە بتوانین یەکەم کۆمەڵێک لە دەرچوانی پەیمانگا و کۆلێژ و ئامادەیە کشت و کاڵیەکان بخەنە سەر کار و هەروەها لە کەتی لە پرۆژەکانی کەرتی تایبەت و هەروەها بشتوانین لە هەمان کاتدا پرۆژەکانی کەرتی تایبەت کە لە بواری کەرتی کشت و کاڵە ئیشەکەنەوەانە ئەمانە هەمویان سەرپەرشتیارێکی زانستی کە پسپۆری فعلی ئەو بوارە بن کاری تێدا بکەن بێگومان لە ماوەی پێشووترا تقریبان ئاگدارێک بڵاوکرایەوانەیە لە ڕێگەی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەوانەیە کە ئەم پرۆژه یاسای کەوتوتە بواری جێبەجێکردنەوەیە و ڕێنمایی ژمارە 4 ساڵی 2022 پێ دەرچوو بە ئەوەی کە بازە ڕێکارەکانی جێبەجێکردنی ئەو پرۆژه یاسای بکات و لە هەموو هەرێمی کوردستاندا بە نزیکەی 11,000 کەس فۆرمیان پێشکەش کرد و داواکاریان کرد بە ئەوەی کەوا بتوانن وەکو بڵین لە هەر لەسەر پرۆژە کشت و کاڵەکان کار بکەن لە ئێستادا دەستکراوە بە خولی شیاندنی بڵێن بۆ خوێندکارانی ئەوانی کە پێشکەشی داواکاریان کردووە پارێزگای سلێمانی ئەتوانم بڵێم لە ئێستادا نزیکی 4200 کەس هەیە کە ناوی هاتۆتەوانێت لە وەزارەتی کشت و کاڵەوانەیە کە خولی شیاندنیان بۆ دەکەینەوانەیە و لە ئێستادا بەردەوامی لە چەندین پسپۆری لە بواری بەروبوومی ڕۆژی و باری سامانی ئاشڵ کاک جوتیارە موانەی فۆرمیان پڕ کردەوە بەشداریەکەن لە خولەکان بڵێ ئەو کەسانی کە فۆرمیان پڕکردوێتەوانێ و بە مەرجێک ئەوەی کە دەرچووی کۆلێژی کشت و کاڵ بن و پەیمانگا و ئامادەیە کشت و کاڵەکان بن ئەوانە تەنها مەشمول ئەبن بە بەشداریکردن لە خولی شیاندن بەدەلەوە هەندێک کەسە بۆ هەندێک خوێندکار هەبوو بە هیوای ئەوەی کە چانسێکی بۆ دروست ببێت لە دەروی ئەو پسپۆری کشت و کاڵیە فۆرمی پڕکردوێتەوانەیە بەڵام ئەوانە دوجار لەلایەن وەزارەتی کشت و کاڵەوانەیە بڵین شۆڕلیست کراون و دەرکراون لە پرۆسەکە لە بەروی ئەوانە بڕوانامەکانیان بڕۆنامی کشت و کاڵی نییە و پسپۆری کشت و کاڵی نین باشە ئەو خولانە لە خولەکانە چیان پێوترێتەوە چەند ڕۆژ بەردەوامە بن لە خولەکان بڵێ خۆی ئەو کەسانی کە بەشداری ئەکرد لە خولەکانەوە و پێشووتر ئاماژم پێەیە قەڵکانێکم پسپۆرن هەمیان چەند ساڵێک خۆیان دەرچوون بەڵێ دەرچووی زانکۆ و پەیمانگا و ئامادەیەکانن و لە ئێستادا ئێمە هەفتەیەک بۆ مای هەفتەیەک خولیان پێبینین باسی یاسا و ڕێنمایەکانیان بۆکەین و باسی ئەو بابەتە زانستە پێویستیانیان بۆکەین کە پێویستە بە سەرپەرشتیکردنی پرۆژە کشت و کاڵیەکانەوانەیە بەبێ پسپۆری خۆیان و دوجار ڕۆژیشان هەیە ڕۆژی پراکتیکی پیاڵین کە دەرچوونیان هەیە بۆ سەر موقعێک لە موقع بڵین پرۆژە کشت و کاڵیەکان بۆی کەوا بە چای خۆیان هەموو ئەو جۆرە ئیش و کارە پرۆسە ببینین کە لە پرۆژی کشت و کاڵەکانە جێبەجێکرێت دوجار تاقیکردنەوەیەک ئەکرێت تاقیکردنەوەکان سەر بنەمایی تاقیکردنەوەکانە ئەو ئەنجامایی کە بەدەستی ئێهێنن و لە هەندێک لەگەڵ هەندێک اعتیباراتی تر کە بەپێی مەسەلەن
چێ زووتر تەخەڕوجی کردووە بڵێن وا چێ ئەرچی خێزانی لەسەرەوە چێ مەسەن هەندێک التزاماتی تری لەسرە ئەمان هەر هەمووی لە بەچە ئاگیرێت و بە پێی پێویست ناویانیەتەوانێ بە دواییەکە. زۆر باشە. ئەمانن لە کەرتی تایبەتە وەرەگیرن. ئێوە کۆنتاکتان هەیە لەگەڵ کەرتی تایبەتە کە چەندیان پێویستە لە چ بوارێک خەڵکیانەوێ؟ بڵێ خۆی سەرەتا کە ڕاگەیان نەکەن لە وەزارەتی کشت و کاڵەوانەیە بۆ 5,000 کەس بوو کە بتوانن وەزارەتی کشت و کاڵ وەری بگرێت. طبعاً ئەمە بێشووتر دراسە کراوە کە لەسەر ئاستی هەموو هەرێمی کوردستان چەند پرۆژی کشت و کاڵی هەیە کە بتوانین ئێمە ئەم خوێندکارانەیان بڵین لەسەر دابنێن و بتوان کە بم بە سەرپەرشتیارێکی زانستی فعلی لەسەری. بێگومان ئەو ژمارەیە بێمە بیکەینە سەر هەموو هەرێمی کوردستان بێگومان ئەو 5,000 ئەتوانین ینی بە پێی پێویست بیان خێنە سەر پرۆژە کشت و کاڵەکان و بم بە سەرپەرشتیاری پرۆژە کشت و کاڵیەکان. باشە وەکوتم کۆنتاکت کراوە بۆ نمونە لە سنووری سلێمانیە ئەو 4,000 خوێندکارە 4,000 و چەندێک خوێندکار کە بەشداریەکەن هەر هەمویان جێگەیان ئەبێتەوە؟ بڵێ خۆی ئێمە ئەو 4,200 خوێندکاری کە هەمانە لە ئێستادا احتیمالی هەیە هەر هەمووی بەشداری لە خولەکەیانەکات. هەندێکیان لەوانە مەسەرەن خۆی ئیسەکاری خۆی هەیە و مەشغوڵە بە ئیشی هەندێک ئیشتر لەواچێ احتیمالی هەیە بە پێی ئەو پێشبینیانی کە کردومانە لە 180 ئەو کەسانی کە بڵێ ناویان هاتۆتەوانێ بەشداری خولەکانەکەن و پارێزگای سێمانی ئێمە لە پرۆژەی پەلەوەری پرۆژی زمانی ئاژەڵ وارووا پرۆژەی بەروهەمی ڕۆژی ئەتوانم بڵێم خاوەنی کۆمەڵێکی زۆر لە پرۆژەی کشت و کاڵین کە بتوانین نسبەتێکی زۆر لەو دەرچوانە بخێنە سەرکاری کشت و کاڵی سەر پرۆژەکانی کەتی تایبەت و لە هەمان کاتیشا بێگومان لە کاتی تاقیکردنەوەکانە خەڵکانێکی تایە کە ڕەنگە دەرنەچن لە ئیمتحانەکانە ئەمانش تەواو مەشمول نابن بۆی کە بەشداری لە خولە کشت و کاڵەکانە لە پرۆژەی سەرپەرشتیارەکە بکەن چانسێکی تریان پێدرێت ئەمانش بۆی کەوا جارێکی تر لە دوای دەرنەچوونیان چانسێکی تریان پێدرێت بۆ تاقیکردنەوەی دووهەم بۆی کە بتوانن دەربچن و جارێکتن ئەوانش هەر بنەوە بە سەرپەرشتیاری پرۆژە کشت و کاڵیەکان. باشە کاک جوتیارەوە هیچ چاودێریێکی گرێبەستەکانیانەکەن ینی دواتر کە بۆ نمونە لە جێگێکدا ئەمەزرێن ینی ڕەنگە کەسێک خاوەن پرۆژەیەک بڵێ من 20 کەسم پێویستە بەم پسپۆڕێتیانە بەڵام دواتر موچەکە هێندە کەم بێ ینی کەسەکان خۆیانی تر هی ئەوە نەبێ مەسەلەن تۆ کاری تیا بکەی. بڵێ هەمووان نزانین کە ئەم پرۆژەیاسایە لە پەرلەمانی کوردستان دەرچووە بە پاڵپشتێکی قانونی هەیە ینی ئەوە دوجار ڕێنمایی پێ دەرچووە ئەم ڕێنمایە گرێبەستێک ئاماداکرد لەیان وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوانێ لە نێوان کەتی تایبەت و لە نێوان ئەو سەرپەرشتیاری کە سەرپەرشتی پرۆژە کشت و کاڵەکانەکات بە بڕێک پاری مانگانە کە کەمترینیان لە 350,000 دینار دەست پێکات لەگەڵ مەسروفاتی بڵین تێچووی هاتوچۆکردنی ئەو سەرپەرشتیارە لە شوێنی نیشتەجێبوونی خۆیەوانی بۆ سەر پرۆژەکەی و وەگەڕانەوەی بەڵێ وە دوجار ئەمە بەپی ئەوەی کە بەپی گونجاندنی هەردوولا بڵین ڕێکەوتنەگەکرێت مانگانە ئەو بەڕەپاری کە پێم وتی ڕەنگە ینی لەوەش زیاتر بێ بەس کەمترینیان لە 350,000 دەست پێ دەکات. باشە کاک جوتیارەوەی خوێندکارەکانە بینن چەندە گڕوتینیانێ بۆ کارکردن؟ زانم قسەیاوەترێڵەن دەرچۆکان ئێمە کار ناکەن ینی لە هەموو کارێکە کار ناکەن بەڵام تۆ لە گڕوتینیەوان ئەبینی بۆ ئیشکردن؟ وەڵام من بن بە دڵنیاییەوانی لەمای ئەم مانگ و هەفتەی کە ئێمە کاری تێدا دەکەین و بەرکەوتەمان هەیە لەگەڵ ئەو خوێندکارانی کە سەردانی بڵین هۆڵەکانەکەن بۆ بەشداریکردن لە خولی شاندنەکەیە هەستەکەین بەوەی کەوا گڕوتینێکی زۆر باشان هەیە و ئارەزیکی زۆر باشانی بۆی کەوا بتوانن ببن بە سەرپەرشتیاریی ڕاستەقینەی بڵین پرۆژە کشت و کاڵیەکان. من خۆشحاڵم کابیرم ڕۆژانە بە ژمارەیەکی زۆر لەو خوێندکارانە ینی پەیوەندیمان پێوەکەن کە ینی بە شەوقن و حەزەکەن بەشداری بە زووترین کات ناویان بێتەوانە بۆی بەشداری لە خولەکانە بکەن. ئەمە بە دڵنیاییەوە مای خۆشحاڵی هەر هەمومانە و ئێمەش وەکو هەرکەسە شانی خۆمان ئەوی بتوانین بۆیانەکەن بۆی بتوانین کەوا پرۆسێکی بڵین باش بەڕێ بکەین و بتوانین دوجار ئەوانە هەرمیان بتوان ببن بە سەرپەرشتیاریی ڕاستەقینە کە ڕۆڵ و کاریگەریان هەبێت لە یەکەم بە تەندروستکردنی بەروەمی ناوخۆ وارووا بەرزکردنەوەی ئاستی بەروەمی ناوخۆ. خولەکە تاقی بەردەوامە بێ کەوتۆتە سەر ژماری بەشداربووانی بڵین کە هاتوتۆ بڵین لە پارێزگای سلێمانیە ئێمە هەفتانە لە 3 شوێنی جیاواز 3 خولەکەینەوانەیە
هەر تقریبان ئەتوانم بڵم هەفتەی 400 کەسێک ئێمە ناویان بڵاوکەینەوە ئەلانەکەین بۆی بەشداری لە خولەکانە بکەن و بە بۆ چوونی خۆم تەسەوەرەکەم تا مانگونی یەکتری پێ بچێت ناوی هەموو ئەو خوێندکارانەی کە لە لیستی وەزارەتی کشت و کاڵە ناویان هاتوۆتەوانێ ئەوانە هەموو هەفتەیەک بە قۆناغ بتوانن بەشداری لە خولەکانە بکەن. باشە تا ئێستا چەند کەس دامەزراوە لە ئێستادا تەنها خولیشیاندنەکە هەیە و ئیمتحانات کراون دوجار هەموو ئەنجامەکانی ڕێگە خرێتوانێ و ئەنجێتە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو بەپی ئەو ژماری کە دەرچوون ئێمە لەگەڵ پرۆژەکانی کەتی تایبەتە ئەبێت دانیش اینجا لەگەڵ ئەوانە بڵین بەپی حەجمی بڵین پرۆژەکانمان بتوانین ئەو گرێ بەسی کە باسم کرد ڕێکی خەین و بە دەخرێنە سەر کارەکان. کاک جوتیارە بەشە کشت و کاڵیانەی کە خواستیان لەسەرە چین؟ ئێمە ڕاستێکی بە شوێکی گشتی بەروبوومی ڕۆژیمان هەیە کاتوانم بڵێم زۆری ژماری بڵێن خوێندکاران پێشکەشیان کردووە لە بوارەکانی بەروبوومی کێڵگەیە زانستی خاک و ئاوا و کشت و کاڵی داپۆشراوە باغداریە بەروبوومی ڕۆچیە و هەروەها لە لایەکی شۆ بەروبوومی سامانی ئاژەڵمان هەیە بەروبوومی پێشەسازی خۆراکمان هەیە پزیشکانی بێتەنەریمان هەیە و هەروەها ڕێنمایی کشت و کاڵیمان هەیە و کارمەندانی بێتەنەریشمان هەیە کە بە شوێکی گشتی ئەم پسپۆریانەمان هەیە ئەمانە دوجار هەر یەکەیان بەپی پسپۆری خۆیان ئەخرێنە سەر پرۆژەکانی کەتی تایبەت. خواست لەسەر کامیان زۆرە؟ لەسەر بەروبوومی ڕۆچی بەروبوومی ڕۆچی لە بەروی پسپۆریەکە شمولیە یعنی بڵێم ئەتوانم بڵێم زۆربەی زۆری تەخەسوسەکانی تیاوەکو ئاماژەم پێیان لە چەند پسپۆریەک کە ئەتوانن ئەمانە هەر هەمیان بڵێن سەرپەرشتی زۆربەی زۆری پرۆژە کشت و کاڵەکان بکەن. باشە ژمارە و کەسانی کە ساڵانە دەرەچن کاریان دەسەکەوێت لە دەرەوە با بڵێن لە بازاڕە لە زانکۆکانە بەبەست زانکۆکانە بەڵێ وڵاهی هەندێک بەژەیە بۆ نمونە گلەیەواکەن ئەنی دەرچوەکانیان دواتریش کارێکیان دەست ناکەوێت ئەمە بۆ بەشە کشت و کاڵەکانیش بەو شێوەیە یان کەمێک جیاوازی هەیە؟ نەخێر بە دڵنیاییەوە من حەزەکەم ئاماژە بەوە بم ئێمە ینی هەرێمی کوردستان لە کاتی کشت و کاڵە مێژوێکی دێرینی هەیە و کاتی کشت و کاڵ بەردەوام بۆ بە سێکتەرێک کە توانوێتی زۆرترین هەری کار دابین بکات بۆ هەم بۆ کەسانی کە خۆیان خواستی ئیشکردیانێ لە کاتی کشت و کاڵ واروەها بۆ دەرچوەکانی ئەوانەی کە پێوەستن بە کاتی کشت و کاڵەوانێ ئەتوانم بڵێم بەشێکی زۆر لە دەرچوانی کۆلێج و ینی پەیمانگا و ئامادەیەکان بە بەرامبەر بەوەی کە بڵین دەرئەچن ساڵانە کەلی کاریان دەستکەوتووە و ئەم ڕێژەی کە لە ئێستادا لە پارێزگای سلێمانی هەیە بە بەراورد بەوەی کە 10 ساڵە بێت دامەزراندن نییە ئەتوانم بڵێم ڕێژەیەکی زۆر نییە چکەکەم ئەگەر ئێمە بگەڕینەوە بۆ ساڵانی پێشوو بە دەرچوانی کۆلێج و پەیمانگا ئامادەیەکان زۆر زیاتر لەم ژمارەیە بڵین دەرچوون و بە تەخەڕوجیان کردووە لەبەرەوە بە دڵنیایی ئەوانێ ینی چانسی بەدەستهێنانی هەلی کار لە کاتی کشت و کاڵە زیاترە بە تایبەتی لە دوای ئەوەی کە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو بڵین ئیشێکی زۆری کردەوە هەوڵێکی زۆری یا بۆی کاوە بتوانێت کارتی کشت و کاڵ بکات بە کارتێک کە ڕاستەوخۆ پەیوەندی بە پێشخستنی وڵات و بە بڵین بەرزکردنەوەی ئاستی ئابووری و وڵاتەوە هەبێت. کاک جوتیار تا چەندە لە زانکۆکانە بە شێوازی خوێندکار پێگەیەندێت دوایی لە بازاری کارە شارەزا بێ ینی کردداریەن شارەزا بێ زۆر جار دەوتر لە زانکۆکانە تیۆریە خوێندێ بەس کە دەرچوەکان یەنە دەرەوە لە زانکۆ بە تیۆری زانستەکە زانن بەس بە کردداری لە مەدانی کارەکەیان نایزانن ئەمە بۆ هەموو بوارەکان زۆر جارم ڕخنەی لە زانکۆکانێکی لێ لە بوارە کشت و کاڵەکانی شاوایە من ڕاستەکەی کۆلێژی کشت و کاڵ لە بە شێوەیەکی گشتی خۆی دوولایانە لایەنێکیان پراکتیکیە و لایەنێکیان تیۆریە بە دڵنیاییەوە لە کاتی خوێندنە بابەتی تیۆری زیاترە وەک لەوەی کە بابەتی پراکتیکی هەیە بەڵام ئەوەی من کە بزانم و بە ئاگادار بم زۆربەی زۆری خوێندکارەکان بڵین لە کاری پراکتیکیشە شارەزاییان هەیە و ئەزمونێکی زۆر باشیان هەیە بەڵام ئاگە هەممان نەزانین هەموو کارێک هەتا خۆت بە فعلی بەردەوام و مارەسەی نەکەیت و بە ئیشی لەسەر نەکەیت
ئەو ئەزمموی کە پێویستەکە زۆر پەیدای بکەیت ینی بۆ دەستە بەرنابێت بەڵام ئێمە ئەوەی کە بزانین خوێندکارەکانی کە لە ئێستادا ئامادەن لە خولەکانی شاندن بەدەل لەوەی کە زانستێکی باشیان هەیە لە بواری کاتی کشتتوکان لە ڕووی تیۆریوانە زۆربەی زۆریشان لە بواری پراکتیکیشە ئەزممویان هەیە. باشە پێتان وایە مۆ کەسانی کە فۆرمیان پڕ کردوتەوە دواتر دابمەزرێن داواکاریان لەسەر پێ؟ بەڵێ بەدڵنیایەوە خۆی ئامانجەکە ئەوەیە کە ئەو کەسانی کە فۆرمیان پکردوێتەوە خولی شاندن ئەبینن دوجار ئەخرێنە سەر پرۆژەکانی کردی کشتتوکاڵی ینی خۆی ئامانجی یاساکە و ڕێنمای پێ دەرچوونەکەی ئەوەیە کە ئەم دەرچوانە هەمویان هەریکاریان بۆ دروست بکرێت بۆ بچنە سەر پرۆژە کشتتوکاڵیەکان. باشە ماوە دیاری کراوە؟ ینی بڵێن لە ماوەی ئەوەندەیە دەخرێنە سەر هەلیکار بۆی زۆر لە چاوەڕوانیان نەبن. بە تەسەوری بن دوای تەوابوونی خولی شاندن لە هەموو سەرتاسەری هەموو هەرێمی کوردستان دوجار هەموو ئەنجامەکان دەرئەکەوێت و دوای ئەوە لەلایەن وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەوانەیە هەموو پرۆژە کشتتوکاڵەکان ئاراستە ئەکرێن کە ئەبێت هەر هەمویان بەپێی ئەو ڕێنمایی کە دەرچووە بتوانن کە یەک کەس تا دوو کەس لە دەرچوانی بڵین خولەکانی شیاندن بکەن بەسەر پرشتیاری پرۆژە کشتتوکاڵەکان. باشە ئێستا قسە لەگەڵ پرۆژەکانە نەکراوە ئەوان خواستیان لەسەر چییە؟ ینی داواکاریان لەسەر کێیە پێویستیان بەشەیە؟ ئێمە لەگەڵ پرۆژە کشتتوکاڵەکانە قسەمان کردووە زۆربەی زۆریان هەمویان پێویستیان بە پسپۆریانە هەیە کە دیاری کراون لە بەرەوەی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو پێش ئەوەی کە پرۆژە یاساکە بخاتە باری جێبەجێکردنەوەیە لێکدانووی بۆ هەموو پرۆژە هەموو پسپۆرەکان کردووە و قەبارەی هەموو ئەو پرۆژە کشتتوکاڵیانی دیاری کردووە کە چەندێکە و پێویستی جۆری پرۆژە کشتتوکاڵەکان بە پسپۆریەکان بۆیە لەسەر ئەو بنەمایە توانیوێتیکەوە هەموو ئەو پسپۆرانی کە هەمانە بتوانن کە لەسەر پرۆژە کشتتوکاڵەکان دانیان بێگومان وەکو ئاماژەم پێەیە پرۆژەی بڵێن دەرچوانی بەروبوومی ڕۆیچی و هەروەها دەرچوانی سامانی ئاژەڵ ئەتوان بڵێم زۆرترین بڵێن داواکاریان لەسەر بێت. زۆر باشە کاک جوتیار دو قسەت وڵاهی ئەگەر شتێکمان لێرەوە من بە پێویستە زانم کە زۆر سوپاسی کۆلێجی ئەندازیارە کشتتوکاڵەکان بکەم و هەروەها سندیکای ئەندازیارانی کشتتوکاڵی و ڕێکخراوەتی ڕێکخراوە دیموکراتەکان کە خۆبەخشانە و بە زۆر بە هەستی بە پرسیارەتی هاوکارمان بوون لە سەرکەوتنی ئەم خولی شیاندنە و لە زۆربەی زۆری پێویستەکانە هاوکارمان بوون و لەگەڵمان نەبوون و من لێرەوە سوپاسیانەکەم. زۆر بەڕێز جوتیار خالید جێگری بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی سلێمانی سپاس بە ئامادەبوونت. سپاس بۆ ڕوونکردنەوەکان. سپاس بە بەڕێستە. زۆر سپاس دەستان خۆش بێ.